تێرین شکر بۆ خوا بەیانی نانمان خواردووە کەلپەل و ماڵ و حاڵ و هەموومان هەیە بەس ئەگە مقارنەی کە بە سەحابە هەموویان دەربەدەر کراون لە مەکە بەدزیوە دەرچوون بۆیان دانراوە تیرۆر بکرێن پێغەمبەری خوا سەڵەم بزات خۆی خوای گەورە وحی بۆ ناردوو لەگەڵ ئیمام بەکرا چوونە بۆ مەدینە ماڵیان نەما حاڵیان نەما تەنانەت هەندێک سەحابە ژنەکەی گیراوە لە مەکە و خۆی لە مەدینەیە مناڵەکەی بۆ نمونە ماڵەکەی داوەتە ڕەحنا ئەمجا بەریان داوە هەرچی ماڵیانەیە دەستگریاتە دەستسەریا ڕەش و ڕوود خۆمان ئەگە دروست دوێ بڵین دەرچوونە بۆ لای پێغەمبەری خوا سەڵەم ئەمە لەوێ بوونە دوای ئەمە ئیتریچیان نەماوە لە مەدینە کە هیچیان نەماوە ئەوە بوو خەبەرگەیە پێغەمبەری خوا سەڵەم کە قافیلەیەک ها بەڕێوە بەرەو چووە بەرەو مەکە ئەم قافیلە یعنی هینێکی بازرگانی دێت هەرچی غەراز و لە شام و هاوردیانە چن بۆ مەکە ئەمانش سەحابە و یاوەران لەگەڵ پێغەمبەری خوا سەڵەم ئەمان دەرچوون بە نیەتی ئەوەی بچن ئەو قافیلە بۆی دەستکەوتەکانی تۆڵی خۆیان لەو کافرانە بکەنەوە بۆی دەستیان بکەنەوە ئەوەی کە داگیریان کردووە لە مەکە ئەو کاتە ئەوان هەمویان تەبعەن بە ڕۆژوو بوونە تاعاتی خۆیان کردووە بەو نیەتە دەرچوون بۆ جەنگ دەرنەچوون بەڵام خوای گەورە شتێکی ویستی بێت جێبەجێ ئێکا بێ ئەوەی بەندەکەی بزانێ ئەوان دەرچوون بەرەو قافیلەکە ڕۆیشتن ئەوە بوو خوای پەروەردگارش نیاز و مەبەستی ئەڵڵاهیان جیاوازە خوای پەروەردگار مەبەستێکی لە دەرچوونی پێغەمبەر و سەحابە صلی الله عليه وسلم بۆ کوێ بۆ بەدر ئەکەوتە نێوانی کێوە مەکە و بە مەدینەوە دوورە ئەوە نێزگیش نییە بە پێبڕۆی هیلاک دەبی کاتێوانەی کە دەچن بۆ عەمرە ئەیبینن بە چای خۆیان لە خۆیان لە چی شوێنێکی چۆڵایە بەڵام ئێستا ئاوادانیە خوای پەروەردگارە فەرمێ وەلەقەد نەصەرەکم الله ببەدر وأنتم أذلة فاتقوا الله لعلكم تشكرون ئەڵێ خوای گەورە ئێوەی سەرخست ئەی پێغەمبەری خوا سەڵەم بە ئەسحاب و یاوەرانش بڵێ ئێوە لەو ڕۆژەدا زۆر کەم بوون 315 نەفەر بەرامبەر 1000 نەفەر عەدەدی موسڵمانان لەگەڵ پێغەمبەرا دەرچوونە 315 نەفەرن کافرەکان چەندێکن 1000 نەفەرن چونکە ئەبوو سوفیان قافیلە ئەو قافیلەی ئەبرد بۆ شام خۆی شارەزا بوو زانی پێغەمبەری خوا سەڵەم لەگەڵ ئەسحاب دەرەچن بۆ بێتە ڕێگایان هەستا چی کرد ڕێگاکەی گۆڕی بەڵام بێش ئەوەی بیگۆڕێ یەکێکی نارد بۆ سەرانی مەکە وتی شتێ وا هەیە فریاکەون ئەوان بە جێیشێکی زەخم و هاتن 1000 نەفەر هاتن بعدد وەک عەدەدی بەشەر 315 پێغەمبەری خوا سەڵەم بە 3 کەسەوە یەڵە ئەسپێکیان هەبووە یعنی گشتیان بە 3 کەسەوە ئەوان هەر کەسێک و ئەسپێکیان پێ بوو یعنی سێبەیەک بووە لە هەموو ئیشەکانە بۆ نمونە 100 شمشێریان بووە ئەمان 300یان بووە ئەوایە عەدەدی نەفەرەکانیان بە هەموو قیاسێ تەماشا بکەی ئێستا ئەم کافرانە دێن هەر ئەم مسلمانان هەر بەدەست ئەگرن و ئەڕۆن هیچی ناوێ چکەوان بە فەخر و هاتن بەوەی کەوا ئیتر تیاچوونی خوانەکا پێغەمبەری خوای و سەحابەی ئەمانە لە بوقعی ئەرزا لەو کاتەدا ئەوەی خواپەرستی ئەکا ئەوەنەیە کە دەرچوونە ئیتر باقی مشریکە ئللا ئافرەت و پیاوی و بەتەمەن و ئەوانە نەبێت لە مەدینە ماون ئەناوەی گەنج بێ و بتوانێت لەگەڵ پێغەمبەرە هاتووە سەڵەم ئەگەر ئەمانە لە ناو بچن خواپەرستی لە ناوە چێ واتە یەکپەرستنی خوای پەروەردگار لە ناوە چێ خەوەرگەی ئەوان کاتێ ئەمان هاتن پێغەمبەر ئاگای لێ نەبوو و خۆیانش نەبەست و بۆ جەنگ گەینە ئەوێ ئەمجا کاتێ زانیان قوڕیشی شات ڕوبەڕووی یەک بوونەوە لەو کاتەدا کە کاتێ ڕوبەڕووی یەکتر بوونەوە تەبعەن لە حەفتەی ڕەمەزانە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوون سەحابە ئەوان دەرچوون بەو نیەتەی بچن ئەوە قافیلە بە چەند کەسێکیان بە عەدەدێکی کەم بچن ئەوە بێن و بگەڕێنەوە کاتێ پێغەمبەری خوا سەڵەم ئەمانەی بینی جا ئینسان لە کاتی تەنگانا دەرەکەوێ خۆشەویستان یەکێ لەو دەرسانە دۆستە ڕەفیقتە دراوسێتە خێزانتە مناڵتە لە کاتی تەنگانا بۆ دەرەکەوێ
ئەتوانی ئەم کەسە بکێشی تاقی کەرەوە لە فەرحانی هەموو کەسێ دۆستە لە خۆشی هەموو کەسێ دۆستە لە تنگانە کێ دۆستە ئەوە ڕاستەقینە دۆستی ئەسلی ئەوەیە کاتێ ئەکەویتە تنگانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕووی کردە ئەسحاب و یاوران وتی چی بکەین ئەوان زۆر زۆرن بۆ ئەوەی ڕەئی چیکە ڕەئی سەحابە وەرگرێ ئەم شقاڵێکی دووەم یەکەمیانەوەی دۆست دووەمیان مشاوەرە قەت دایمۆ سەعات شت مەکە بەتەنیا مشاوەرە بکە لە ماڵە ئیشێک تێ بیکە دانیشە خێزانە بانکە مشاوەرەی بکە مناڵەکانت گەورە بوون پرسیان بکە قەیچەکە خۆشترە چونکە پێشیناون تێتی دوو عەقڵ لە عەقڵێ باشە سێ لە دوو باشترە شەرع شوا پێما پێغەمبەری خوا وحی بۆتیە ئەتوانێت ئێستا خۆی بڕیاردا ڕوو ئەکاتە مهاجرین و ئەنسار ئەوانەی کە کۆچیان کردووە لەگەڵی ئەوانەیشی کە لە مەدینەوە هاتوون لەگەڵی هەردووگیان ڕوویان پێ دەکا و دەڵێ بە پرسیانێکا و پێیان ئەڵێ ئایا بە میقداد ئەفەرمێ کوڕی عەمر یەکێ لەوانەیە بە سەعدی بن مەعادش دەفەرمێ هەرێکی سەرگەورەی مهاجرین و ئەنسار چی بکەین ئەوانش کۆ بنەوە سەحابە هەرێکی بڕیارێ خەنە دەستی ئەم دوو پیاوە ئەم کەڵە پیاوە وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتی ئێمە وەک بەنی ئیسرائیل ناڵین فاذهب أنت وربك فقاتلا إنا هاهنا قاعدون ناجين برو بمساوتيان برو خوتو خواك الشرب كيما ليرة دانيش وتي ما ألين برو خوت أي في غماري خوا بكو بيشمان خوتو بشت بخوا إمش لدواتي إمش لقلتي جتنا يلين جنگكي شي بالريارة دي بالرياري تويا خوات شي فرمانا كايا ما أمدين بجان بالروح بهموشته أها الصحابة كانت الصلبوه خواي قولا فرمي رضي الله عنهم ورضوا عنه طبعا هالكس يقصب الصحابة بكا أو أعزاري في غمري داوة صلى الله عليه وسلم خوا راضي بولا الصحابة لدواي أما كأمان أم بيعتيان داوة في غمر صلى الله عليه وسلم خواي قولا فرمي لأهلي بدر خوش بوم أقا تاواني قورج بكن حتى قناحي بكن هل إخوان خليان خوش دم لبري لو كاتا في غمر كان جنيشت أهلي بدر واعية چونکە خوای گەورە مژدەی مزگەنی داوە پیان ئەوەی مشارەکەی جەنگی بەدری کردووە بەهەشتیە ئەو 350 سەحابە ڕزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئەفەرمێ پێغەمبەری خوا ئەمەی بینی زۆر گەشاوە ئەم جاوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر کەیفی هات سیروا وأبشروا فإن الله تعالى أفرمي أو كاتا فرمي بيغمري خواص صلى الله عليه وسلم أو مجدتان لي بخواي قورا أم دو كومالك برامبريك راوستاون خواي قورا بشتيكي كان يعني نصر بالرواية خداي قورا لقل بيغمرك خواتي صلى الله عليه وسلم كواتا أما 1000 نفر برامبر 315 نفر بيغمري خوا برياري عندا بكوي دنك كجيب كان عماد بن بوجنك بأمري فرماني خواي متعال جل جلاله أمجا فرموي بيغمري خواص صلى الله عليه وسلم أوي فرمو كاتي كالرأى وستنجاران وابو سرسر الرأى وستان سرسر الرأى وستان يعني لقصي كي تبدأ بيغمري خوا قد خوي جانا كذا صلى الله عليه وسلم أفرمي كاتي كوتنا الري بيغمري خوا صلى الله عليه وسلم مشتري لا ينبو لقل دو صحابة لقل يابو أم مشتري أجر كسيك بسعاد بو هەرێکی نیم ساعتە بزان ساعتێکە بێ سواری پشتی ئەم مشترە بن بۆ هیلاف نەبن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دا ئەبەزی سرەکەی خۆی تەواو بوو دا ئەبەزی وەک ئەوان ئەمجا چوونە سەرەوە یعنی کردووە بەشی کردوو سەحابەکانی پێغەمبەری خوا چۆن ئەبێتەوە بە پێ ڕێکەیت و ئێمەش لەسەر پشتی وشترەکە بین پێغەمبەری خوا فەرمووی بۆ ئێوە لە من قایمترن ئێوە لە من وەک بڵێ گەنجترن ئەمە حەقی خوایە عەدالەتە بۆیە سێر قائید و ڕابەر کە ڕابەر وابوو قائید وابوو ئەگە جێشی نەک مسلمان کافریش بێ خوا سەرێخ حە کافریش بێ خوا سەرێخ ئەگەر چی سەرکردەکەی وابوو بەس سەرکردەکە لە دوای گشتەوە بوو کوڕی عالەمی خستە پێش و گشتی داوە کوشت خۆشی هات چی کاتێ هیچ نەماو بێت ئەوە قەت خوای گەورە مۆفەقی ناکا نە لە دنیا لە قیامەتش ئەگە لە دنیاش بیکا لە قیامەت قەت مۆفەقی ناکا چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قائید بوو لە پێشەوە شەڕێیە کرد ناچوە دوای گشتەوە پێشەوە لە هەموو جەنگێکە
قەت خۆی جودا ناکردەوە جیا ناکردەوە لەگەڵ سەحابە بووە ئەمجا ئەفەرمێ ڕیزیانی کردی ئامادە بن بۆ جەنگ ڕاوستن إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصوص خوای گەورە سەفێکی خۆشەوێ زۆر ڕێک بێ إن الله يحب الذين يقاتلون وانەی جەنگەکەن في سبيله صفا کە لە پێناوی خوادا ئاوا بێن شان لە ناو شان یەک پا لە بام بە یەک ئاوا یعنی پێش و پاشیان نەبێ چونکە خوای گەورە زۆر گرنگی بدەیتە سێ شوێن زۆر گرنگە ئیمانداران دوانی لە دنیا یەکی لە قیامەتە یەکیان سرەی نوێژە زۆر بایەخی پێ بدەن ابن قەیمە فەرمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دوو تەماشاکردنی خوا هەیە زۆر بایەخی پێدەن ئیمانداران مسلمانان یەکیان لە دنیا یەکی لە قیامەت وتیان ئەوەی دنیا وتی نوێژە نوێژەکانتان با سرەکانتان زۆر ڕێک بێ زۆر بتەو بێ زۆر جوان بێ چونکە خودای گەورە جەلە جەلالە و لە حەوتەبەقەی ئاسمانەوە بەبینینی خۆی لایەقە بەخۆی تەماشای سەفەکانەکە ئەگەر لەمە دەرچوون سەفەکانتان جوان بوو ڕیزەکانتان ڕێک بوو ڕاوستەکانتان جوان ڕاوەستان بەرامبەر بە خودا لە ڕۆژی مەحشەردا جوانە ئێستن جوان ڕاوەستن ئەمە پاڵنەرێکە دووەمیان شەوەیە لە غەزا و لە جەنگا ئەبێ سەرێکی جوان و چاک ئەژە ڕاوەستان سەحابەی هاتە پێشەوە ئەو سەحابە سەودایی پێڵێن کەمێ هاتووە دەرەوە لە لەینەکە لە سرەکە پێغەمبەری خوا دارێکی دا لە زگی وتی بچۆ داوە دەستی گرتە زگی وتی ئەی پێغەمبەری خوا ئازاد پێگەیاندم جا ئەم قسەیە زۆر مەشهورە ئەمە خۆشەویستی سەحابە دەرە بڕێت چەندێ پێغەمبەریان خۆش گەرەک صلی الله عليه وسلم دەستی گرتە زگی وتی ئەی پێغەمبەری خوا ئێشت گەیاندم پێم وتی ئەتەوێت تۆڵەی خۆت بکەیتەوە وتی بەڵێ طبعا تەسەوڕکە ئەمە بەرامبەر غەزا ڕاوەستاون بۆ جەنگ گفتوگۆیە لە نێوان سەحابە و پێغەمبەرە سەحابەش گشتی تەماشاکە سەحابەکان وتیان تو چیڵی وتی ئازاری بەزگم هێناوە منش تۆڵەی خۆمەکەم پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وتی وازی لێ بێنن بابێت تۆڵەی خۆی بکاتەوە وتی وەرە پێشەوە هاتە پێشەوە تۆڵەی خۆی بکاتەوە وتی پێغەمبەری خوا من ئاوا تۆ ئاوا نەدا لە من زگم ڕوود بوو تەماشاکە یعنی جلی لەبەرا نەبووە سەحابە بە برسێتی بە جلی دڕاو هاتووە غەزا لە پێناوی خواکە ئەمە چیمان پێڵێ ئەمە بە ئێمە ئەڵێ قەت منەت نەکەین بێژین هەشر کاتمان کرد گیانمان دەرچوو سی ڕۆژە ڕۆژومان گر مردین ئێمە هیچمان نەکرد لە چاو ئەمانە ماڵی نییە هیچی نییە ئەمجا دوایەوە جلێکی جوانش لە بەریانی هاتووە بۆ غەزاش بە ڕۆژوشە حەج ئەو پەڕێتی حەجی نییە سەحابە وتی پێغەمبەری خوا من زگم ڕوود بوو ئەبێ تۆش جلەکە لابەی کەلپەلەکە لابەی بە ڕووتی لێدەم ئیتر سەحابە هەر ئاگری تێبەر بوو ئەمەی وت زۆر پێیان ناخۆش بوو وتی وازی لێ بێنن چۆن ئەڵێ ئاوایە ئەڵێ کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جلوبەرگەکەی کردەوە ئەوەی کە بزان چی لەبەریا بوو پێغەمبەری صلی الله علیه و سلم زۆر لەبەریا نەبوو کە لای با سەحابە جا ئەمەی وت سەحابە هەمووی ئەگیریا بە پاڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم هێژێ زگی مبارەکی پێغەمبەری خوا کەوتە دەر یەکسەر سەحابەکە باوشی کردە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ماچی کرد یعنی باوش چۆنێژی کەسێک چەندێ ساڵە مناڵێک یان باوکێکی نەبینێ بە تونی باوشی کردە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زگی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ماچ کرد ئەڵێ سەحابە زۆر پێغەمبەری خوا زۆر عەجایبیات ئەم سەحابە بۆ واکە لێی پرسی فەرمووی سەودا بۆچی وا دەکەی فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێستا کاتی جەنگە ئەوە تا کافرەکان بەرامبەر ئێمە ڕاوەستاون لەوەی ئەمە ئاخر لەحزەی دنیا بێ حەزەکەم ئاخر لەحزەی دنیای من پێستەم بدا لە پێستەی تۆ پێستەی من بەری پێستەی تۆ بکەوێ بەس لەبەر ئەمە ئەوەم کردووە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێوان مژدەی پێدا وتی مژدەت لێبێ پێستەت ئاگر نایستوێنێ یعنی بەهەشتیت بەم مووقفە چەندێ پێغەمبەریان خۆش گەرەک بووە مانە صلی الله علیه و سلم ئەجێ کاتێ دوای غەزا دەستی پێکرد ئەم سەحابە شەهید بوو پێغەمبەری خوا چووە سەری وتی مژدەت لێبێ
مجدد لێ بێتەوە بەهشتیت ئێستا چاوەڕێتەکەن لە بەهشت. یعنی ئەمان ئاوا ئەمە موقفێکە لەو موقفانەی کە سەحابە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بوو. دوای ئەمەش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێش ئەوە دوعایەکی زۆری بە کۆڵ کرد، دوعایەکی زۆر. پێغەمبەری خوا لە موقف لێرەدا ئەمەنە دوعای کرد، ئاوا دوعای نەکرداوە. لەم قسەی بەدرا لە حەدیسەکە فەرمێ ئەبا بەکر لەگەڵیا بووە، دەستی ئاوا بەردەوە کردو، بڵێن ئاوا دوعای کردووە، عاباکەی لەسەر شانی کەوتەتە خوارەوە، ئاگای لێ نەبووە منە دوعای کردە بە کۆڵ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەیت خودایە خۆتە زانی هەر ئەمانە خواپەرستن ڕاستەقینن، تۆ ئەپەرستن، شەریک بۆ تۆ قەرار نادەن، ئەگەر ئەمانە لە ناو بچن ئیتر تەواو دینەکەی تۆ لە ناو دەچێ. فریامان بکەوە، مەماندا دەستی نەفسی خۆمان. ئیتر دوعای کرد و بە کۆڵ ئەگیریا. ئەبوو بەکریش لەگەڵ ئیمام بەکرە فەرمی عاباکەم خستە سەر شانی دوای دوعاکەی تەواو کرد. ئەبشر یا ئەبا بەکر ئەتاکە نەسر الله. ئەمجا فەرمووی کە بە چاویدا گریان هاتە خوارەوە، فەرمووی ئەی پێغەمبەری خوا هذا جبریل، چونکە پێغەمبەری خوازم فەرمووی ئەبوو بەکر موژدە لێ بێ نەسر هات. جبریل عەلەیهی سەلام هەموو مەلایکەکان لە ڕۆژی بەدرا 700,000 مەلایکە بەشداری جەنگی بەدری کردو. پێغەمبەری خوا مەلایکەی پاراست، جبریل و لەگەڵ میکائیل و دەوری پێغەمبەریان گردو بۆ صلی الله علیه و سلم. سەحابە خۆی گێڕێتەوە لە سیرە ئەڵێ بەلەوەی شمشێرەکە بدەین لە ملی ئەپەڕێا، نا ئەمانزانی. هەتا دوای پێغەمبەرەی وت ئەو ساحەی جەنگە یعنی دەرزیەکەت هەڵدایەگە تەشبیه بێ ناکەوتە سەر زەوی، مەلایکە هەمووی گرتبوو. هەر زۆر شتێکی مفاجئ بوو لای کافرەکان، چۆنە بێ محەممەد بەم کەمە بەم عەدەدەکەمە بتوانێت شتێکی وا بکە. هذا جبریل بەهاتن جلسپی لەسەر ئەسپ هەمویان بەشداری جەنگی چیانە کرد، جەنگی پێغەمبەری خوا. ئەمە موژدەیەکی ترمان پێڵە، ئیماندار ئەگە بۆ ڕاستەقینە خوا ئەوە مەعینەدا لەگەڵ خوا ڕاستکە. وەڵی لە هەموو کاتێکە خوا مەلایکەت بۆ نێری حیمایەتەکە، بەس تۆ لای خۆت ئەمێنێ، خۆت چنێ ڕاست و دروست دەبی لەگەڵ ئیشەکانی خوای پەروەردگار. دوعاشەوەیە یەکێ لەوانە ئیمانداران دوعان دەست بەرزکەینەوە. ئێمە زۆر جا زۆر سارد و سڕین، ئیتر تۆ زۆر یعنی تو مانگی ڕەمەزانە بدونە مسلمانان شەو نوێژ ناکە، لە شەوا دوعا ناکە، لە نوێژە فەرزەکانە دوعا ناکە. جار لە 20 نەفەر 30 نەفەرە لەسەر سفرەکان 2 نەفەر دەست بەرزەوەکە، ئەوش وەک شەرمە ئەبینێ ئیلا ئەولای کەس دەست بەرز، ئەوش زوودایەگرێ دەسەکەی. مانگی دوعا، مانگی ڕەمەزان پێڵم مانگی دوعایە، چونکە دوعا زۆر گرنگە و دەست بەرزکردنەوەکەش گرنگە. إلا چەند حاڵەتێک نەبێ ئەوە جیاوازە کە عولەمایان فەرموویانە لەو حاڵەتا پێغەمبەر دەستی بەرزۆ نەکە، بەڵام لە ئەسڵا خۆی دەستی بەرزۆ کردووە بە تایبەتی. ئەبێ زۆر بایەق دەینە ئەو دوعایەش کە ئەو دوعایە ئەنجام بدەین و بە ئەنجام جوانی ئەنجامی بدەین. جەنگەکە تەواو بوو، 7 کوژرا لە کافرەکان و 7 بەدیلگرا. مسلمانان 14، 6 لە کۆچکەرەکان، 8 لە مەکانی تر ئەنسار، یعنی 14 هەردووگی مسلمانان و کافرەکانش 7 بە 7. زۆر جاریسە تەشویشێترەکەن ئەڵێ مسلمان ئیسلام دی لە کوژێ، تۆ تەماشاکە 7 گردووە. ئەم جاوتی کاکە هەر یەکێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی با دەم ناڵی فێری قورئان بکە و بەرەڵایکن، با بڕە مەیکوژن، با بڕە، ئەگە ئیماندار شەبێ با ئیماندار بێ. واتە ئەمە ئەومان نەگەیەنێ 7 ڕەمەزان ئەم قیسەیە بەردەوام لە یادتان بێ. ئەمە بە کورتی من لە خزمەتتانە باسم کرد، لە سیرا زیاتر باسێکە. خوای گەورە ڕەحمە مولایەکمان بکە و ئیمانمان سەلامەت بکە، خوایە بە مسلمانی بمانژێنی، بە مسلمانی بمانبرێنی، خوای دینەکەمان سەلامەت کەی یا الله، خوای عیبادەت و وەطاعەت و چاکە و چاکەکاری لە مولایەکمان وەرگری. ئامین ئامین والحەمدولله رب العالمین وصلی الله علی محمد وعلى آله وصحبه أجمعين.